قەزا شێخان 97 ساڵە قەزایە لە گۆرگوتنا خەڵکێ قەزایە تەنها چەندین کەم و کوڕی هەینە نەهاتنە چارەسەرکردنا وەک کێشا ملکداریە زەوی و نەبوونا خزمەتگوزاریە و چەندین کەم و کوڕێندن کوبووینە جهێ دڵگەرانیا خەڵکێ شێخانە هەر کەسانێکی قەزا شێخان بژیتن دەزان چەند ئاریشە گرفت و هەیندە ناوەوێ قەزایەدا هەرش دەستپێکە بووناوێ بووە قەزا نزیکی 100 ساڵانە هەتا نەها تایبەژێک بژین مەسئلە عەردانە عەدم مەلاکێت قەزا شێخان کو هەتانەوە ئەو ئاریشەش نهاتێ چارەسەرکردنە و چەندین جاراژێک خەڵکی قەزا شێخان داخواست کردیا هەمش پەرلەمانە عێراقش پەرلەمانە کوردستانیش لێ هێشتا ئاریشەیە بەردەوامە نهاتێ چارەسەرکردن بەرک و شێخان هەموو باراڤە کەس بەرێ خۆ نادەتێت نەش حکوومەتە مەرکەزی نەشیە هەرێمێڤە کوشێخان حتا جیهەک نینە مرۆڤ چت ڕەحەتیا خۆ لێ بستینێت تنێ ئێک پارکی هەیە یان و شێخان 97 ساڵە ئێک پارک تنێ لێ بێت مخابن یان و ئەس خۆ نابینم خەڵکی شێخان ئەس بینم ئەس ئێکی غەریب یان کاندیدەکە لیستە هاوپەیمانیل بازنە دویان نینەوە بێژێت تانها کەسی وەک پێدوی خۆلکەم و کوڕێن شێخان نەکرێ خوددانا بینم شێخان چوو بۆ ڕاناتێکرێ بە نێزیکی 100 ساڵیە شێخان هەرە وەکی خۆ ئەتنابینە دوو ئیدارادایە یا دوهۆکێ و یا مووسل لێ کەسێک بۆ ڕات شتێکی ناکات و ئەس سۆزێ دەم و ئەس پشتی سەرکەفتنی و ئەس بچمە پەرلەمانی ئەس ملەفێ شێخان و مناتقی دۆرا شێخان و یێ منتەقی خڕەکێ ئەس بگەهیمە پەرلەمانی قەزا شێخان کەفتە سەر سنوورێ پارێزگەهێ نینەوە و دوهۆ کووت ئێتە هەژمارتن ژدەڤەرێن ڤەقەتایژ هەرێمە کوردستانی و گۆرگوتنا خەڵکێ قەزایە دەناڤەرە حکوومەتێن بەغداد و هەولێردا مایە بێ خزمەتگوزاری و کەسی خۆلە نەکرێ خوددانا شێرمەخەدر کورساد نیوز قەزا شێخان